هەرگا بەردی نێو دەربەندێ وتی لێرەم خۆ بەردە قارەمان نییە، هەرچی گوڵێ کە سوور چۆوە خۆ گوڵەکەی پەریخان و ئەڵمان نییە. هەر کەسێ قوڵنگ بەدەست بوو فەرهاد نییە، خۆ هەر کەسێ باریکەلە و چەگلەشان و یان ڕیژدار بوو مامەڕیشەی داستان نییە. بەرەوێکێک لە ناوچە دێرینەکانی کوردستان لە ناوچەی چەمچەماڵە ڕۆین لە بناری چیای ساڵبات. ئەوێ ڕۆژێ شادەمار و پشتی کوردەکان بووە. ئەچینە ئەو دێی کە نەجمەدین شکوور لەوێ چاوی بە ژیان ئەڵێناوە کە دوایی بووە ئەفسانەی شۆڕش و ئازایەتی و کوردایەتی. ئەوێ زێدی مامەڕیشەیە. تاوای لێهات تاڵەبان و مامەڕیشە بوون بە دوو ڕووی یەک دراو. ڕۆژگارێک ئەو دێیە بەردەباز و ئەڵقەی پەیوەندی زۆربەی دێکان و شۆڕش بووە. بۆچی بەم چەشنە منت واشێت و شەیدا کرد بە قوربان بۆچی بەم چەشنە منت واشێت و شەیدا کرد لەناو زمرەی ڕەفیقانە لەناو زمرەی ڕەفیقانە منت بەم چەشنە ڕسوا کردە دەدەیداد یا بە دووری نزیکەی 20 کیلۆمەتر ئەکەوێتە باشووری خۆرهەڵاتی قەزای چەمچەماڵ. لە ساڵەکانی 1600 زاینیدا لە بناری ساڵبات و لە دەشت و گردوبانەکانی گەرمیانە لە لێوار چەمێک دەیەک دروست دەبێت. ئیتر لەو کاتەوە تاڵەبان ئەبێتە یەکێک لە لانکەکانی تەریقەت و زانست و کوردایەتی. لەسەر ڕێگاکەمان و لە نێوان ڕێگەی سەرەکی چەمچەماڵ و ناحەی شۆڕش و سەنگاو چەند تابلۆیەکی ڕێگاوبان و پرۆژەی خزمەتگوزاری ئەبینرێت. کاتێک بینەری ئەم تابلوێ ئەبید ئەتگێڕێتەوە بۆ مێژوێکی قوڵی ڕەسەن کە ڕەگی سەدان ساڵی بە زەویدا داکوتاوە. یادی ئەو کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتی و داستان و نەبردیانەی مێژووی کوردت دەکەوێتەوە. بەڵام ئەوەی لە واقع و ڕاستیدا ئەیبینی پێچەوانەی ئەو خەرمانی ڕەنج و خەبات و شانازیانەیە. ئەوەی لە یادەوەریدایە شتێکە و ئەوەشی لە واقعدا ئەیبینی شتێکی ترە. تووشی مەراق و دەرد و سەودا کرد هەیدا دەیداد مەسەجە کابڕەحمان جەم باشی؟ حاڵە باش قڕان؟ زۆر باش. باشە.
أحوالي وەزە باش تۆ جناب شونا تەندروستی چۆنە أحوال خوشي ساعت باشە ئەحواڵت ساعت باشە دوای ئەوەی چەند کەسێک لە ڕێگا پێمان گەیشتن لەوانە کاک عەبدوڕەحمان تاڵەبانی و کاکە حەمە و چەند هاوڕێکی دیکە کەمێک بەدەم قسەکردن و کەمێکیش پێکەنین بە یەکەوە وەستاین بەڵام من لە خەیاڵی ئەوەدام بگەمە نیشتیمانەکەی ڕیشە دەچمە دێک هەم ئەمەوێ مێژووی دێکە لە کۆن و نوێدا هەڵ بدەمەوە هەم بۆ من بە بەرنامەی دێبەدێ و هەمیش بۆ ئێوەی بینەر گرنگە ئەو دێی من بۆی دەچم زێدی شۆڕژێڕێک و شەیدێکی فەرماندەیەک ڕێگاکە زۆر خراپە ئینسان خۆف ئەکات پێ ئەچێت بۆ چۆڵەوانی بڕۆین پوش و پاوەن و لە وەڕگاکانیش وە خۆیان ماون و تێک نەچوون ئەمەش دەلالەتە لە چۆڵی ناوچەکە كدس بردار دينم بوم بعشقك عشق دنيا بوم ليلي بوم كدس بردار دينم بوم بعشق داري عشق دنیا گلم بوچی من بێبەش لە عیزی هەردوو دنیا کردەی من گەیشتمە ناو دێ لێرە خان و قوڕەکان بەخشت و بەدەستی ماندووی دێنشینان و خۆیان دروستکراونەتەوە هێشتا بۆنی کوردەواری و بۆنی خاک و خۆڵی گەرمیان مرۆڤ مەستەکات ئیتر دەبێت ماڵ بە ماڵی تاڵەبان بگەڕێیت تاک و بۆنی خۆشەویستی و ورەی ئازایەتی لەم ماڵانەوە لە پەنجەرە کوردەواریەکانەوە وەربگریت دەبێت لەم پەنجەرانەوە لەم بەرهەیوانانەوە بێمروەتی بەرپرسانی کورد ببینی ئێرە هەناوی شۆڕشێکە کە زاڵمترین دەسەڵاتی هێنا بۆ لەرزین ئێرە چەقی ئەنفالە ئێرە کتێبێکە کە دێڕەکانی بە مێژوێکی دەوڵەمەند نووسراوەتەوە ئێستا وێنەکانی ئەنفال لێرە کاڵ نەبوونەتەوە ئێرە زێدی مام شکرەکانە خێزانێکیان پەروەردەکرد کە هەموو ژیانیان بۆ خزمەتی کوردایەتی بەخت کرد ئێستا چینە لای خزمانی دێ ئەوان لە چاوەڕوانی ئێمەیان ساعتان باشە نیشتمان باش قوربان ساعتان باش کاکە حەمە بە خزمەتی گەیشتن ئێوە چۆن مام بوو عەزێتمان نانۆم جارە جوانیە نەوەڵا من لە خزمەتانە شانازیەکەم بە خزمەت ئێوە بگەم بە هەموو دەقە و ساعت و کاتێک من لە خزمەتانم ئێوە چۆن نەحواڵتان وەزتان باشە ئەوە نییە ینی باشە بۆنی سمڵم وێخەگەی تۆ یای نیشتیمان خان لەوەی جلەکان من بێجلەکانم تایەتی لەناوینە ئەو سمڵ تای ساکە ماڵەشە سوارم 52 ساڵ تایسە بۆ نشم نەکڕێ هێ نەبوونم دایە وەڵام من مێخەنازیشتما بۆنی لەبەر بۆنی خۆشەکە مێخەک ئەمە شوێنی تەنوربانەکەمانە ئەوش حەمامەکەمانە لەیرا بووە هەر بە دار و چیلکاوەمان گەرمە کرد ئەو کاتەیە ئەمەش دەرگای حەوشەکەمان بووە کە بۆ دەرەوە ئەچویت جارێکیان مامەڕیشە ئێمە وتی وەرە جلەکانم بۆ شەوکەت بڕۆ بیشوەرە و ئەو ساش قات و کەلپەلوشتەوەنە زۆر نەبوو وەکو ئیسەجل وڵاجلەکانی داکەن و ئەم حەمەی ئامۆزامان و کاک فەغرەدین برا گەورەکەم بە ڕەحمەت بێ دانیشت بوون لای لەگەڵ دایکمان جلەکانم کردە ناو بەرمیلێک و بووم لەو کانیە بیشۆم کانی دێوانیان پێوە کاکە من نەگەیمە ئێوەتیان ئەرە وەڵڵا جاشان هەیەک بەڕێی خۆمان گەڕامەوە ئەلەیرا سەیرەکەم جاشەکان لەو بانیاڵە ئەوە ئەوشەر خان و خۆمانە دوای کردمان ئەلێەوە تەقاکەن دایە چییە وتی ڕۆرە بۆ تەقاکەن کوڕم بۆ تەقاکەن ئەوە دوو قەسا بوو لە ماڵی ئەمە ڕۆین وڵا ئەو گەڕیاوە ئەلەو خوارەوە مامەڕیشە بە ڕەحمەت بێ یاخوا سەلەیەکی ناوە ئەمانەوە ئەمانی پلکانەوە دوانیان کەوتنە ئەم دیاوتی دایەگیان خەستا بێتی ئەوە نەجەیە تەقەمان لێەکە نەجە ڕیشەیە
دایکم دی ڕۆڵە بەخوا قەسابن وتم دایە چی لێ وتی ئەلەم چەمەوە ڕۆینەوتمە پشت بەخوای گەورە بڕۆن حەمەی ئامۆزام و فەغرەدین بران بە ڕەحمەت بێ و مامەڕیشە ئەلەم چەمەوە ڕۆیشتی بوون گەیبنەیتر خوار ڕۆیشت گەیبوونە قرخ لە قرخ ماینەکەی حاجی غەریب بە ڕەحمەت بێ حاجی غەریب درێوی کردبوو لەسەر درێوەکەی خۆیان لەوێ سوار ماینەکە بوو دەرچوو بوو ڕۆی بوو ئیتر خۆی نەجات دابوو وەڵاش باسێکی ئێرم بۆ کە مەسە خۆتان چەند کەس لێرە وڵا ئێمە خۆمان چوار برابووین لەگەڵ دوو خوشکە دایک و باوکم شەڕی ئێران و عێراق دەستی پێ کرد هەڵگەڕاوە مانگی دە باوکم حکومەت گردی جەنازەمان نەبینێت تا ئیستا باوکم هەر سێسەر و بێ شوێنە ئەیتر دایکم دوای ئەوسا ئێرە دیەکان ڕووخا و دایکم چوو لە نورە سەلمان ماوەیە سەجن بوو دەو 6 مانگ لەوێ سەجن بوو دوای دایکم بەڵێ ئەرەوەڵا ئەلەو کەڵۆزەی پشت ئەو ماڵی خاڵم لەوێ بوو ئەلەوێ گیرا بوو لەگەڵ کۆمەڵی خەڵکی خاڵە بازیانی دیەکان هاتن لێرە غێر ئێرە درەنگ ڕووخا لە چاو گەرمیان لە چاو خوارەوە قەرە حەسەن ئێرە دیەکان خەڵک ئاوەدانی کردەوە زۆر ماڵە خاڵە بازیانەکان هەمویان لەو بەروینتر ئەم دێ پڕی خەڵک بوو دوای کەردیەکان ڕووخا دایکشمان گرت لە خبنکەکە دەریان کرد لە مەرجەکە لەگەڵ خەڵکا بردیان بەڵێ ئەمە شوێنی ماڵی ئێمە مامەڕیشە ئەلەم خان و ئەلە شوێن قاچی و ئەلەوێ لە دایک بووە ئەرەوەڵە دایک ئەلەوێ لە دایک بوو ئەوە شوێنی هۆدەکان ئێمەیە پێیانەوە ئەو تاوسێ ژووری نەخنووسنە ئەوسا نیشتیمانیان پێوت ئەمانە لەم دوو هۆدەیە دوو هۆدە هۆڵێ بوو هەیوانەیە تا ئەمانی شێنا دوای ئەو سایژما بوو ئەیتر کە دوای لە ئەنفالە تاخت کرا ینی نیشتیمان خان هاتە ئەو نیشتیمانەی ئارێ وڵا پیانەوە نیشتیمان ئەو کاتە دوو نیشتیمانمانکە دوو هۆدە و هەیوانە پیان نیشتیمانەکە ئیتر نام نیشتیمانەکە هۆکەی چی بۆ ئەو کاتە بۆ شوێنی حەوانە وابوو لێرە بۆ ئەم شوێنەی ماڵی مامەڕیشە تا ئەسا بەو شێوە تەختکراوێ مابۆشتی وڵی بۆیە تەخت کراوە ئەم کاتە ئیتر کەس نەمامی براکانم سییانیان دوانیان شەید بۆ کەشی هەت پێشمەرگە و بە مەرخوا ئەمری خوای کرد ئەو نیان لێدا حکومت بە حەزگردی دووسێ جار ئەشکەندە و هەڵیان واسی لە لیوای چەمچەماڵ سجن بوو زۆر خەڵک زۆر دەزانێ بەخوا کە دەرچوو ژێر قاچەکانی پشتی وەکو ئەو پانتۆڵی ئەو کاکەی هەمووی ئاوەشین بوو بۆەوە تەعزیبیاندا بوو ئیتر براکەم کەس نەما لە دوایان جێ نەماوە برازا شتم یەک برازایە گەورە ماوە دوانسیانێ وردە و ئیتر توانای ئەومان نییە خۆمان بینەوە ئاوەدانی کەنەوە کەسی ئەوێ وان نییە نەوەڵە کەسمان نەماوە براکانم هیچ کەس لە دوایان جێ نەماوە ئەرە وڵە حەزمان لێ ئەر وڵای مەش حەزمان لێ وەکو ئەرە وڵی سە چام کەوتە تێرە یعنی یادەوەریەکان مامەڕیشەکە لێرە نانێ خوارد ڕۆژی هاتم سەیرەکەم ئەلیبە زۆر دڵی پڕبوتمەوە چێ مامەڕیشە من هاتم گاڵتەی لەگەڵ کاموتی تخوازم لێ بێنە گوڕ کاکەی وتم بۆ تی وڵای سەیری ڕسمەکەی باوکم کردووە زۆر دڵم پڕبووە زۆر من بۆ باوکشم بوومە کێشە و دەرباوکمیان کردووە کەس نازانێ بە بۆنێ منەوە چیان لێ کردو تر زۆر دڵی پەر بوو سەیرەکەم ئەلوێ ئاگرێ لەسەر ئەوە بەرزیە بۆ ئیستاوان نەبوو بینەوە بێ ئەلێ سەیرەکەم دڵی تەنگ بوو جارێک کێشم قەت لە بیرم ناچی ئەوەیە خەرمانم کردبوو ئەلەیرا خەریبێمان کوتا هاتەوە خۆی و جەماعەتی تی ئایشەوە چین بۆ ئەودی بۆ ئێران دۆڵەتوی نازام شوێنێ بوو بەخوا ئەودی لە ئێران وتی ئەلم خەرمانە وەڵی حەزم زۆر لێ بۆ خوایە هەڵم گوت کردمە ناو جاخێکی خامەوە نەو سپێەوە کردمە سونق بۆ ئەوسا کردمە ناو کلیلمدا حتا هاتەوە دووسێ جار بۆیم لێنا کاکیە من ئەی باش هەر بۆ قەرە خەرمان بۆ ینی ئای بۆ ئێمە وتم آخر مامەڕیشە حەزی لێ بوو تو ئێمەش حەزمان لێیە جەرگ بڕایە ناومێدم جەرگ ناومێدم من لە دنیای دەربەدار نیشتە جێی ماڵی تەنیایم وەگەتی قوربەسار کاوتێ ڕۆیشتی لە ناومان جەرگ و دڵمانت بڕی ئەو گوڵەی چەند ساڵ ئەو
گوڵەی چەند ساڵ بە هیوا بوو بپشکێڵێ وەری لەکوێ دانیشتوین سەما دەی تاڵەبانە بەڵێ دەی باوکی ماڵی باوکی مامەڕشێ ماڵی مامەڕشێ ماڵی مامەڕشێ بەڵێ ئەو کاتێک کە تۆ هاتیتە تاڵەبان مامەڕیشە ئەو مامەڕیشە بوو کە ئەتوان بڵم کوردستانی گەورە ناویانێ ناو باسییانەکە بەڵێ ژیانی ئێوە لێرە ئەم دێ قەرە باڵخی چۆن بوو ژیانی وەڵام من شوکرم دێ دوازە ماڵێکی تیا بوو بڵ خەڵکی زۆر مامەڕشێ خۆشگەرە بوو زۆر دایمە قەڵەباڵە بوو خەڵکیات وەلای مامەڕشێت خەڵکی شەڕ ئاژاوی بات وەلای مامەڕشە خەڵک مەسەحەت خەڵکی کرد خەڵکی ئاشتە کردەوە دایمە قەڵەباڵە بوو ئەم دێ بەردەواماتە ئێرە بەردەوام ئەم ماڵێغە زۆرمە بەڵێ ئەمتان لێرە ئەو کاتانەی کە مەسەرەن ترسی شەڕ هەبوو یا شتێک لەو کاتانە هیچ ئەگەر شەڕ بووە بێم تا ڕشێ لە قافڵێ شوێنیدا ئێمە چەند بۆ دیێتر خۆمانە شاردو خوشکەکانی منە ڕۆشتن بۆ دیێتر خۆمانە شاردو خەسوم لە ماڵەمەند پیرێژن بوو تەوا جاش قلق لێدا شەقیان تێڵەدا و لیانەدا و خەسیمان جێش و ڕامانەگرت ئەرە وەڵا ڕشێ خێخزرای بڵێ دەچین لە ماڵ کۆفتەرە نیشتووە جاشات بۆ دیەکەوەی گیانمان خەسیمان جێت لە خەسیمە خوشکانی ڕایەنەکردێمە ڕامانە کرد گردێگەیە بەرامبەرم قەت چی دەسەرەوە گردەکە مامەڕیشە ئەو گرتە دەگەڵ مامەشە ناخۆمە تەینا ڕۆشنەوە بڵێ بۆ حرەسیادا بۆچی وەڵا ڕشە خۆی سیا سەرگردە منە میوانمان بوو قەڵەباڵ و دای منە وەڵا بۆم ناکرێت تا بچمە سەرگرم لا بگەڕێم تۆ زوو سەدای تاڵەبانەکەی تۆە درەنگ ئەی بۆ ڕاترە مانگی جارێت دوو مانگ جارێت دێم بۆ سەر قەبر تاڵان بڵێ بێناسەخە تاڵەبان ئاوەدان نییە خزمە گوزار هیچ ئاوەدان ماڵیتیان تا زۆر دوو ماڵەت تێ بە ناوی ماڵیتیان نییە بەس بتا شەی دەبم من پێم ناخۆش بوو پێ قسەی ڕاستیە ئەمە تو خواوامە لێ شەمە لێ شەی دەبم بەس لەبەر خاتر ئەو خوا لەبەر خاتم هەژمە ساڵتر بمێنی قەینە ئیتر خوای تەمەنیەوەدا دەسەڵات کەس نییە زۆر ناتوانم باز ڕێژێکمەوە گیانم تێزانی هەرگیز نەکەنێ لە خۆدەن هانێ گوڵم بۆ لێدەن گۆرانی کۆچ و یادی لە دامێنی سەڵباتوو لە نێو هەردە کاکی بەکایچەکەی نێوان ئاران و زۆزانێ لەوێ بۆ نوبەرامەی ئاوەدانی چاوەڕوانی دەستەگەلێکە ژیان بکاتەوە بەبەر بوون و ئاڵواڵای دێکاندا و سەرکانی پڕ کاتەوە لە ئەرەوەی لەرزانە و بۆنی مێخەکبن ئێرە تاڵەبانە مێژووی ئاوەدانی تاڵەبان نەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1945 زاینی نزیکەی 300 ساڵێک پێش ئێستا لەلایەن مەلا مەحموود ناوێکە ئاوەدان ئەکرێتەوە ئیتر لەو کاتەوە ئەم ناوچەی بۆتە شوێنی شێخایەتی و تەریقەت شەجەرەی شێخانی ناوچەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو مەلا مەحموودە کە کوڕی یوسف ئاغایە من حەزەکەم جای پێناسەیەکی گوندی تاڵەبان بکەین تاڵەبان کەوتۆتە بەشی باوڵین باشووری ڕۆژهەڵاتی شاری چەمچەماڵەوە بە دووری تقریبان 20 کیلۆمەترێک و ئەم دێە توان بڵێم گەورەترین دێ لە ناوچەکە لە بەرەوەی سنوورێکی زۆر فراوانی هەیە و نزیکەی 15,000 دوانم بەس سەخەریە و 9,000 دوانمی قابلی چێڵان و کشتتوکاڵیە و لە تاڵەبان کەوتۆتە نێوان چوار دێوەکە لە بەشی ڕۆژهەڵاتی گوندی قریخا و لە بەشی ڕۆژاوای گوندی گۆرانە و لە بەشی باوڵین باشووری گوندی چنگنیە و لە بەشی باکووریشی گوندی کوڕەداویە دێی تاڵەبان مێژۆکەی زۆر کۆنا توان بڵێ مەگەڕێتەوە بۆ هەزاری یەکەم پێش هاتنیانی ئیسلام بە حکمەوەی کۆمەڵی شوێنی ئاسەواری زۆر گرنگی لێیە و قەبرستانی لێیە و چەند قەڵایەکی لێیە و تاڵەبان پێم وابێت ئەوەی کە سەرچاوەکان باسیەکەن و لە دەمادەم ژێڕاوەتەوە لە ساڵی 1600 بەدواوە جایەک ئاوەدان کراوەتەوە و یەکی لەو بنەماڵانەی کە هاتوێتە ئەم دێیە بەرەبابی ئێمە بۆ بڵێ من شێخ ئەحمەدی تاڵەبانی کوڕی شێخ مەحموودی زەنگنا
و دوای ئەوان ماڵی مامۆستا مەلا مەحموود کاکەتە باوە گەورەی ئامۆزا تاڵەبانی و مامە ڕیشە ئەوانشە لەم دیا بوونا و دیەکە مێژوویەکی زۆر کۆنیەیە. وڵا تاڵەبان کۆمەڵێ تەفسیری بۆ کراوە، کۆمەڵێ پێناسەی ناوی جیاجێ بۆ دانراوە، بەڵام ئەوی کە دروستترین ناو بێت کە بۆ تاڵەبان و لە چیەوە هەرناوەکەاتوە لەم بانەی جایەکە پێڵێن تاڵوو جایەکە هەر تا ناوی دەیەکەش بە ناوی ئەو تاڵوە ناونراوە تاڵەبان. تاڵەیان تاڵوو ناوەکە بەو ناوە هاتووە کۆمەڵێ تەفسیری ترە بۆ بکراوە، مەسەڵەن لەی مێژوو نووسانیان ئەوانەی کە حکایەت خوانەکان شتی تریان باس کردووە، بەڵام دروستترین ناو بۆ تاڵەبان لەو جایەوە هاتووە کە لەبانی دەیەکە پێڵەن تاڵە. بەڵێ ئێمە بگەڕێنەوە بۆ تێکەڵەکەی کۆمەڵی خەڵکی زۆر بەناو بانگ لەم جێوە کە تاڵاوانی بوون شانازەکان بۆ ئێمە کۆمەڵی خەڵکی زۆرمان هەیە لەو ناوانە، مەسەڵەن بڵێن ئێمە گەوت مێژوو باسمان گوتمانەوە ئێمە شێخ ئەحمەدی تاڵەبانی هەبووە، مەلا مەحموودی باوە گەورەی مامە ڕیشە و کۆمەڵی خەڵکی تر مەسەڵەن ئەو بنەماڵانەی کە لەم دیا بوونا هەموو خەڵکی ناودار و نەوەی باشیان پێگەیار و بەڵام ئێستاکە بەشێ ڕزای تاڵەبانیشەوە. ئێستا کەمە کۆمەڵێک کەسایەتی لە ڕابردووە کۆمەڵە کەسایەتی ناودارمان هەبووە، مەسەڵەن لە حکوما بووە نمونەی زۆر گەورەشمان بەڕێز مام جەلالەکە شانازەکەی بۆم دێ و خۆشی شانازەیە کاڵێ من لە عەشرە زەنگەم و خەڵکی دەی تاڵەبانم. کاتی خۆیان دەیەک ئاوادان کراوەتەوە پێش هاتنی مەلا باڵێن شێخ ئەحمەدی کوڕی مەلا مەحموودی زەنگنا خەڵکی تری لێ بووە، زانای لێ بووە، مەسەڵەن بۆ نمونەکەوتم بەرەبابی مەلا عەلییان کە مەلا مەحموود کاکەتە باوە گەورەی مامە ڕیشەیان ئامۆزا تاڵەبانیوانە، ئەو پیاوێکی زانا و ئاینی بووە، حتا باوە گەورەی ئێمە باڵێن شێخ ئەحمەدی تاڵەبانی لای ئەو فەقێ بووە. ئەو کاتا مڵێن کە مەلا مەحموودی زەنگنەکە لێوە هاتونەتە ئێرە شێخ ئەحمەدی کوڕی پیاوێکی زۆر زانا و ناودار بووە، هەموو بەرەبابی تاڵەبانی و ناوەکانی تاڵەبانی هەر لە شێخ ئەحمەدەوە ئیتر بڵاویان کرد بەرەو کەرکووک و ناوچەکانی گەرمیان و بۆ کۆیە و هەموو تاڵەبانی لێوە سەرچاوی گردووە. باڵێن باوە گەورەی مامە ڕیشەش ئیتران بیدایەت بڵێن بەرەبابێ بوون، بەڵام ئێستا ماشڵا کۆمەڵێکی زۆر وە کۆمەڵێ بەرەبابی تری لێ بۆ لێرە ئەمەڵک بنەماڵە لەوانە بنەماڵەی زارا، بنەماڵەی باڵێن خدر مستەفا، کۆمەڵە بنەماڵی تر بەداخەوە هەموو ناوەکە من بیرەوەری من نییە، بەڵام بنەماڵی زۆری لێبوو، بەڵام ئێستا زیاد لە 600 ماڵە ماکو بڵێن خەڵکی تاڵەبان. وەکو عەرزی جەناب ئەم تاڵەبانیانە مەسەڵەن بڵێن ئەمانە لە بیدایەت هەیەکی لە شوێنێکەوە هاتوون، ئەم تاڵەبانە چەندەها خەڵکی تری تیا بۆ پێش ئێمە بڵێن هەر بەرەبابێ بڵێن بۆ نمونە ماڵی مەلا مەحموود لە جێشانەوە هاتوون، بەرەبابی کرد لە ناوچەی زەنگنەوە هاتوون، شترن لە جافەوە هاتوون، لە کۆتاییە هەمویان بەهۆی ژن خوازیەوە بڵێن پەیوەندی خوێن دروست بووە و بوونە بە خزم. بەڵام باوە گەوری ئێمە شێخ باڵێن باوە گەوری شێخ ئەحمەد باڵێنش مەلا مەحموودی زەنگنە لە ئێرانەوە هاتوون، لەسەر قەزای مەزهەبیوانە لەوێ دەرکراون، هاتوونتە من ناوچەی قەرەلاخ، دوایی لە قەراخ هاتوونتە ناوچەی زەنگنە و لەوێ لەگەڵ باڵێن کچێکی میرسمایلی زەنگنەی خواستووە و لەوێنەوە ئیتر ئێمە لەگەڵ خزمانی زەنگنە هەچە خۆشمە هات زەنگنین لەگەڵ خزمانی زەنگنە تێکەڵ بووینەوە دوایی لە ڕەمەزان مامکەوە دیەکە ناوچەی زەنگنە هاتێتە ئەم دێە ئەم دێ ئەوەدان کراوەتەوە بە قۆناغێتتر تاوکو ئێستاکە چەندەها جام دێ مەسەن تووشی وەکو باقی دەیەکانگە تووشی ڕووخان و دەربەدەری و نەکبەتی بۆتەوە. دەی تاڵەبان لە بناری شاخی ساڵباتە و لە نێوان هەر سێ ناوچەی جەباری و زەنگنە و هەمەوەندایە بە چەندێک دەوردراوە لەوانە دەی قرخ ئەکەوێتە خۆرهەڵاتی و دەی گۆران لە خۆر ئاوایەتی و باشووریشی دێچنگنیە و لە باکووریشەوە دەی کوڕەداوەیە. ڕوبەری دێکە و زەویزاریان زیاتر لە 15,000 دۆنمە و 9,000 دۆنمی بۆ کشتتوکاڵ گونجاوە بە چەند تەپۆڵکەیەک یان چەند گردێکیش دەوردراوە لەوانە گردی سەرپان کە ئەم شوێنەیە هەم شوێنێکی مێژویە و هەمی شوێنێکی استراتیژی دێکەیە کە خۆرهەڵاتی دێکە کەوتووە، گردی مەشکە ئاخن کە خۆر ئاوایەتی و قەڵاقەڵایەل و سەنگەرەکەش باشوورێتی. ناوچەکە ناوچێکی مێژویە و چەندین گۆڕستان و شوێنی مێژووی لێیە. ئەم شوێنە پێڵێن قەڵاسەرپان ئەمە شوێنێکی مێژوویە پێما بێت هەر دەیەکە دەی تاڵەبان بە حکمی شوێنەکە شوێنێکی لە ڕابردووە شوێنێکی سەخت بووە، جێگەی پەنای زۆربەی زۆر شۆرشەکان بووە، لەبەرەوە کۆمەڵی ئاسەواری زۆر کۆنیشی تایە.
یعنی نەک لە هەشوەڕشی ئێستا هەر لە ساسانیەکان و پێشتر هەتا ئەگاتە سەردەمی ئێستا بە تورکەکانی شەواتون لەم ناوچەیە حکمیان کردووە لەبەر کۆمەڵێ پاشماوەی ئاساری زۆر کۆن لە دیەکان ماوە یەک لەو شوێنانە ئەم دیە شوێنەیەکی تیاداشنی ساگای تەماشاکی یەک دنیا پاشماوەی گۆزەی شکا و کەرەنی کۆنی تیاماوە کە بەڵگەیە لەسەر کۆنبوونی ئەم قەڵایە واجگە لەم قەڵایەمە چەندی قەڵایترمانەوە قەڵایمانێ لەو پێڵە قەڵایەت ئەش مەجموعەیەک ئاسەوایی تایە وەڵحاصل لە خوارەوە قەبرستانێکە ئێستا تەماشامان کرد دوایش تەسویرێکی کەن ئەو قەبرستانە شەر قەبرستانێکی زۆر کۆنا وەک باسێنگەڵین گاور و جوولەکانی یان قەبرستانەکە شێوەی گۆڕەکانیشی جیاوازە لەبان دێیەکە جێگای کەمان هەیە ئەو شەر چەند گۆڕێکی لێیە ئەوش باڵێن ئاسەواری کۆنیشی تا دۆزراوەتەوە لەبەر بڵێن کۆمەڵی ئاسەوار هەیە کۆمەڵی جێگا هەیە شتی زۆر کۆنا ئەوە شوێنی کەمان لێسەرەوە پێڵم مەشکاخن ئەوە قەڵای جۆرێکە لە گردەکانی دی تاڵەبان ئەوە هینمانەیە سەنگەرەکە ئەمانە شوێنی مێژوونین بەڵام ئەمانە بۆ ناسینەوەی دیەکە چواردەوری دیەکانداوە ئەمە شوێنێ بووە شوێنێکی بڵێن لەبەر بەسترین لوتکەیە ئەڕوانێتە سەر ناوچەکە بە تایبەت سەر دیەکە زۆر جامە هەم شوێنی سەنگەری پێشمەرگە بووە لێرەوە مەسەن حرەسیات و شوێنی قولەی پێشمەرگە بووە حرەسیات بۆ دیەکە کە پێشمەرگە لە دیەکە بووە و هەم شوێنێکی باڵێن شوێنێکە بۆ مقاومەت و بۆ شەرکردن شوێنێکی پارێزراوە ئەوەش مامەڕژیشە چەندەها جا مەسەن لێرە ماوەتەوە شەڕی کردووە لەوانەیە ئێستاشەوە ئەو چاڵانەی بینی زۆربەی شوێنی سەنگەرەکانی ئەو کاتەی مامەڕیشە و ئەو پێشمەرگە چۆڕژگەرانە بکە لە خەباتیان کردووە نیگاگ ئاسەواری مەینەتی و چەرمەسەری مێژوێکی دوور و درێژ لەسەر ڕوخساری خۆی ئەنوێنێت بڕوانە لەو نیگا قوڵە قوڵ بەقەت هەموو ئەو دەردومەینەتیانەی کە چەشتوێتی نیگایەک کە چێوێک لە ئەزمون و چەرمەسەری و هەوراز و نشێوی تێدایە نیگایەک کە ئەدبات و ناتێنێتەوە ئیتر وەک شاعیر ئەڵێت نیگاکانت کۆکەرەوە دڵم ئەڵێ ڕەنگە زەمن ڕێگە نەدات بەردەوام بیت لە ڕوانینەکانت خان چیەکەی لەبانێوە وەڵڵی چی بکەم خۆرکاریەکەم سەوکە دیێم بەقوربان ئەرە وەڵڵی خەرە خۆرکاری سلام عاشقینێ مەعاشینی و کەس ئاباد نییە کۆ مەڕداری ئەرە وەڵڵە مەڕەکەشمان وانێ بەخۆتەوە مەڕەکەشی خۆتانی هەن بۆچی بەم چەشنە منت واشێت و شەیدا کرد کاکە باشی بە قوربان چۆنی جانم باش وڵای ئەمە گلەیمان بەڕاستی من بۆ خەم دەیان جاو گلەیەم کردو ئێمە گلەیمان لە حکومەتی هەرێم لە ڕابردووە تا ئێستاکەش پلانێکی نەبووە پلانێکی تۆکمەی نەبووە بۆ ئاوادانکردنەوەی دیەکە من وەک پێشیش باسم کرد یعنی نمونەی مەدنێ شۆڕش دێنمەوە کاتی خۆی ئێمە لە دوای نەوەتەکان و ڕاپەڕینەوە پێشەوە حزبی باس ئەوە دوگایەکی دروست کرد بۆ هەموو گلەیمان لە حزبی باسە بوو ڕەخنەمان هەبوو دوایی شۆڕشی خۆمان هات خەڵکی تەرجیح کرد سەر چاومان خەڵکی نادەوە دیەکان مەدنە شۆڕش بوو بە وێرانە دوای 6 مانگ ساڵێکی پێ نەچوو جایەکە هەمیسان خۆی هاتەوە خەڵکی تەعین کردەوە بە پۆلیس و بە ئاسایش و جایەکە لە لادیەیان ڕوخانەوە تێکیان داهاتنەوە مەدنە شۆڕشیان دروستکردەوە یعنی ئەمە بەشێکە لە بێ پلانی حکوومەتی هەرێمی خۆمان بۆ دیەکان دوایەوە ئەم دێمە بەڕاستی دەیەکی زۆر بێنازە هیچ دەبایە مەسەن لەبە خاتر ئەو خەباتە دوور درێژە و لەبە خاتری گۆڕەکەی مامەڕیشە دەبایە مەسەن تا ئێساکە هیچیان نەکردایە جادەیەکی قیریان بێنە بۆ دیەکە یعنی ئێمە گلەیمان زۆرە بەڵام گلەی لە چیەکەیت دوایەوە هەر گلەی دیەکەی منە زۆربەی زۆری دیەکان لە خزمەتگوزاری بێبەشن ئەم دێمە تا ئێساکە تەنها قوتابخانەی شتیاکراوەوە ئەیژنا هیچ خزمەتگوزاریی تیان نەبووە ئێمە خەڵک بێتەوە لادێ مەسەن تۆ گە سەرچاوەیەکی بژێوت نەبێ مەسەن خزمەتی لە بواری کشتتوکاڵیە خزمەتی جوتیان نەکرێت خەڵک بێتەوە لادێ چی بکات بە تایبەت ئەم دێ پێشتر ئشارەمان پێدا ئەم دێ خاوەن 9,000 دوانم زەوی چێڵان کە قابل بە چێڵانە هەمووی تاپۆیە 15,000 دوانترمان هەیە کە سەخەری ئەوش بەشێکی زۆری قابل بە چێڵانەکە کاتە ئەمیرۆ مەرعا یعنی ئەگامە تۆم دێ ئاوادانکرد پێ ما بێتوانێت بژێوی نوێی شارەکە بات ئەم دێ لە ڕابردووە دێنە بۆ مە شارە دێ بۆ لەبەر دێشی زۆر گەورەیە و سنوورێکی زۆر گەورەشێ بووە بەهادەیەکتان بۆ دەچێتانە بەهادەیەکی مامەڕیشە چێوتی حاکم خاگیان ئەندام سەرکردایەتەکە ئەوە هەدیەکەیت بەخوا بارام یەک پسوڵی گوێرە نایە پارێک دوو دانە سیارا وردی
باعی 100,000 سیارا بود یەک دوو دەفتەر لە خۆڕای قسەیشی بگە برا بەخوا نایکەن ئەوە جێگەی مامەڕیشەی ڕاستەکە زەلام ئەم دێ زەلامی نەما شەق نەخۆ بەخوا زەلامی نەما شەق نەخۆنیوەی سەقەت کرانیوەی ئەمە هەدیەکەیتی ئەو دێک کۆلەژنا بەراونێ دەماڵیاتی ڕاست بێن لێ چی بکەم تێبڕن لە کوڕداوی موبایلشان کەم یان لە داژوێ لە کوڕداوی براکرێ ئەو برام ئیشەکە نایکەن بۆ واسدە کارێکە ئەوی خۆی ئەندام سەرکردایەتی هینەکەی منەما ئیسە گاڵتێت تاڵبان لە پێشدا دەیەک بووە ئاوەدان و قەرەباڵغ لە ئەنفالەکاندا خاپور کراوە بەشێکی دانیشتوانەکەی ئەنفال کراون ئێستا تەنها دوو ماڵیتایە لە کاتێکدا لە دوای ساڵی 1991ەوە خەڵکی دێ زۆربەیان گەڕانەوە ناودێ بە ئومێدی ئاوەدانی بەڵام بەڵێنەکان هەن زۆر بوون بەڵێنەکان هەن قەبە و گەورە بوون تا چەند ساڵێک خەڵک مایەوە بەس هەموو وەفاکان توانەوە ئیتر دەی تاڵەبانیش وەک زۆرێک لە دێکانی تر بەرەو چۆڵەوانی ڕۆیشت و خەڵکی تیان نەمایەوە ڕێگە چۆڵکەن هەستنە سەر پێ و ئەسپێکی سپی یاڵسوور لە پێدەشتی کەرکووکەوە ئەحیلێنێ و بۆ ئێرە دێ ئەی ئەسپەکەی تەوێڵ ماڕۆی گەرمیانم ئەوەی بەفر و گڕ و شەپۆلی ناسیبێ ئەوەی شمشێری بروسکە و باو بۆرانی کێوی دیبێ تۆ ئەناسێ پرسیار کرێ بەس وەگەورە پێویست نییە ئیسەر کەس نازانێت یەکێتی خۆی بەڕاستی نازانێت قبری براکان ترم لەکوێیە هێنی دایکی شەید مامەڕیشە ئەو شۆڕەژنە لەکوێیە وانە نازانێت چەند ساڵ بە دوای مامەڕیشە بە ئێمە دێ بە دێمانەکەت بەم دێ دوو خوشکمان شێو لە ماڵ خۆمانە نەبووی هەرمانی و دەڕۆژ و هەفتەی لە ماڵێکی بووی جارێ بە تایبەتی لە ماڵ پورەجێران بوو لەیرە بووین ماڵیان ئامۆزە هەق دایکم بۆ پێمان پورەجێران ئاڵەت جاشە هات ئەڕۆیشتین لەوێ پێش ئەوەی کە جار بێمان مەشە جەبێنان ئەمانیان بردمان خۆیان دەر هەفتەی لێ خۆمانە شاردەوە آخر هەفتە تر حملەی جاژنەوە ما حکومەتنەوە مانجاچیمانە ماڵ خۆمان ئێمە لە ماڵ خۆمانە نەمانەتوانی زۆر بژین لەو ماندوونەی پێشمەرگایەتیمانە پاداشتی مەکتەبێک کراین ئەلەو دیەوە ئەو ئاوەمان بۆ کراوە و ئەو جادەیشمان بە نیوەناتەوە و جێ هێشتا ئەوە تا سەیریکە خۆت ئەوازانی ئەوە دوو سێشتەمان بۆ کراوە دەیەکی بێناز دەیەکی خراپ وەڵاهی خۆی ئێمە هەنێشتمان لەسەر حکوومەت هەیە جادە و ڕێگاوبان و مەکتەب و خەستخانە و کارەبا و ئەم شتانە لەسەر حکوومەتە ئەمانە بکرێ بە تەکید ئەگەر 50 ماڵ نێتەوە 20 ماڵ هەر دێتەوە وەڵام من پێشمەگەی دێرینم ئامۆزای مامەڕیشەم لە خەڵکی ئەم ئاوایەم لە بیدایەتی شۆڕشەکان و ئێمە خەڵکی ئەم ئاوایە لە ژێر ئازاری پێشمەرگا بۆ هەتا ئەنفال نەک هەر بۆ تاڵەبان بۆ ئەم دیانەی دەوروبەرمان داواکاریم ئەوەیە جادە و ڕێگاوبان مەکتەب و خەستخانە و کارەبا و ئاو بۆ ئەم دێهاتانە بکەن ئەوە پێویستە چکم ئەم خەڵکانە هەمووی ماڵێک خزمەتی پێشمەرگەی کردە خەڵکی ئەم لادیانە ئێرە تاڵەبانە تاڵەبانەکەی مامەڕیشە ئەو تاڵەبانەشی کە سەرکردە نەماوە گۆرانی بە باڵایە هەڵنەدا یاخود بەڵێنی پێنەدا بۆ ئەوەی کە چەندین پرۆژەی خزمەتگوزاری پێبگەێنرێت ڕێگایەک چەند ساڵێکە ئەڵێن چاچەکەین دێکەی مامەڕیشە بێچرایە وەکو لادیەکی ئەم دەیەوتی ئەبێ بچم بۆ کوڕەدایە مۆبایلەکەم شەحنکەم و بێمەوە چونکە کارەبام نییە ئەمە تاڵەبانەکەی مامەڕیشەیە کە شێرکۆبەی کەس هۆنراوێکی بۆ شەید بوونەکەی
نووسی هەمان هۆنراوە ئەمڕۆ بۆ تاڵەبان ئەگونجێت. مامە ڕیشە ئەی پڵنجی چنگ بەگڕی گەرمیانم، بەیتی تازەی تۆحفەی ئەمڕۆی کوردستانم، لە ماڵانی گوند بە گوندی هەڵقرچاوە، تۆ قوتیلکەی بەرهەیوانی، داسی دروێنە و هەتاوی سەربانی ژەی زستانانی، مانگە شەوی هێشووی ڕەزی هاژەی چەم و وژەوژی دارستانی، ئاگری شوانی وەکو باران وەکو کانی، وەک دەخڵودان خۆشەویستی، تۆ کوڕی بابە گورگوڕی داستانێکی سەدەی بیستی. سردمك وبين غمام وبغشيجيان دي ورتابونا وهلا نيب البولا كان لرعيدن شاد أماني ونشهم خير كابو شبو